دووشەممەی بێسەدر چی دەخڵکێنێت؟ دەستور دەڵێت سەرپێچی ئەگەر تا هەشتی شوبات کەسێک وەک سەرۆکۆماری عێراق هەڵنەبژێردرێت، بەڵام خاوەن گەورەترین کورسی پەرلەمان هاوشێوەی هەڵوێستەکەی ڕابردووی لە هەڵبژاردننی پێشوەق موقتەدا سەدر تەنیا 2 ڕۆژ پێش دانیشتنی پەرلەمان بەشداری فراکسیۆنەکەی بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق ڕاگرت. ئەگەر ڕەوتی سەدر بەشداری دانیشتنەکە نەکات پەرلەمان کۆ دەبێتەوە. حوتی شوبات وادە دیاریکراوەکەی پەرلەمانە بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار. دادگای فیدراڵی دەڵێت سەرۆکۆمار بەدوو لە سەرسەی دەنگی ژمارەی ڕاستەقینەی ئەندامانی پەرلەمان هەڵدەبژێردرێت کە دەکاتە 220 پەرلەمانتار. هەروەها دانیشتنی تایبەت بە هەڵبژاردننی سەرۆکۆماریش پێویستی بە ئامادەبوونی دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمانی عێراق هەیە. ڕۆتی سەدر بە تەنیا خاوەن 73 کورسی پەرلەمانیە. هاوپەیمانەکانیشی کە پارتی حیزبی تەقەدوم و عەزمن خاوەن 93 کورسی پەرلەمانن. بەمە ژمارەی پێویستی ئامادەبوون ناگاتە ڕێژەی یاسایەکەی پەرلەمان لەو 329 کورسیەی ئەندامەکانی کە دەبێت 220 ئەندام بەشداری بکەن. لەلایەکی دیکەوە ئەگەر فراکسیۆنەکانی دەرەوەی هاوپەیمانی سەدر حەلبوسی و بارزانی هەوڵی کۆبوونەوەی پەرلەمان بدەن ناتوان ڕێژەی پێویست بۆ دانیشتنی پەرلەمان مسۆگەر بکەن. لەو حاڵەتەشدا تەنیا ڕۆژی 8 شوبات لە بەردەم لایەنەکان دەمێنێتەوە تا عێراق نەچێتە نێو بۆشایی دەستوریەوە. بۆشایی دەستوری چییە؟ دەستور تەنیا 30 ڕۆژماوەی بە پەرلەمان داوە کە سەرۆکۆمار هەڵبژێرێت، بەڵام سزای پەرلەمان لەسەر پێشێلکاری دەستور هەڵوەشانەوەیەتی کە لە وڵاتان لە دەسەڵاتی سەرۆکۆماردایە، بەڵام لە دەستوری عێراق مافی هەڵوەشانەوەی پەرلەمان نەدراوە بە سەرۆکۆمار و سەرۆکی حکومەت، تەنها پەرلەمان دەتوانێت خۆی هەڵبوەشێنێتەوە. لە حاڵەتێکی دیکەشدا ئەگەر لایەنەکان نەگەشتن بە ڕێکەوتن بەواتای ئەوە دێت پرۆسەی سیاسی شکستی هێناوە و دەبێت لایەنەکان بگەڕێنەوە بۆ دەنگدەران و هەڵبژاردننی دووبارە بکرێتەوە. هەڵوێستەکەی موقتەدا سەدر ئاماژەکانی زیاتر ڕوون کرد کە لە 2 ڕۆژی داهاتوو عێراق دەچێتە نێو بۆشاییەکی دەستوری لەسەر هەڵبژاردننی پۆستی سەرۆکۆمار. هەرچەندە لە شەقامی عێراقی و شیکەرەوانی سیاسی هەڵوێستەکەی سەدر بە تاکتیکی سیاسی ناو دەبن. تا ئێستاش لە هەرێمی کوردستان پارتی هاوپەیمانی موقتەدا سەدر بێدەنگی کردوتە هەڵوێستی و یەکێتیش کە خۆی لەسەر هیچ بەرەیەکی سیاسی عێراق ئەژمار نەکردووە بە گومانە لە هەڵوێستەکەی سەدر. تەنیا لایەنگرانی نەبێت وا پێناسی دەکەن کاندیدی پارتی خۆری ئاوا بووە. بەرهەم ساڵح لە پۆستەکەی بەردەوام دەبێت. دەستوری عێراق ئاماژە بەوە دەکات مەرجە دوای یەکەم کۆبوونەوەی پەرلەمان لە ماوەی 30 ڕۆژدا سەرۆکۆماری نوێ هەڵبژێردرێت. ئەگەر لەو ماوەیەدا سەرۆکۆمار هەڵنەبژێردرا دوو شت ڕوویداوە. یەکەم پەرلەمان سەرپێچی کردووە کە نەیتوانیوە سەرۆکی نوێ هەڵبژێرێت. دووەمیش سەرۆکۆماری ئێستا لە پۆستەکەیدا بەردەوام دەبێت چونکە نابێت پۆستەکە چۆڵ بێت.